نفست پێتاڵێ خراپە بکە بەسەر چاو، ڕابێرە بەسەر چاو، زینا بکە بەسەر چاو، جگەرە بخۆ بەسەر چاو، گوێ لە گۆرانی بگرە بەسەر چاو، سەیری فیلم کە بەسەر چاو، هەموو شتێک لە ژێر ئەمری نەفسی خۆتایی. خوای گەورەش چیت پێ ئەفەرمێ؟ نەخێر ئیلا مەگەر کەمێکی نەبێت. خوای گەورە دەفەرمێ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئەوەی نەفسی خۆی بگرێتەوە و لە خوا بترسێ جێگای بەهەشتە. گەورەترین جیهادیش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أن تجاهد نفسك وهواك في ذات الله. ئەوە گەورەترین جیهادە لە پێناو خوادا کە دژایەتی نەفسی خۆت بکەی لە پێناو خوادا. ئەو زانە بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی بەڕێزم ماڵی خوای گەورە سزامانی نەداوە، گوناه و تاوانیش دەکەین، دەبینیت ئەوە نییە تۆ زیکر و یادی خوا ناکەی ئیلا بە کەمی نەبێت. ئەمش جۆرێکە لە جۆرەکانی سزای خوا بەسەر ئێمەوە. خوای گەورە دەفەرمێ خوابمان پارێزەی دەفەرمێ ولا يذكرون الله إلا قليلا. منافقەکان زیکری خوا ئەکەن بەڵام بە کەمی، نایکەن ئەیکەن بەڵام کەم. ئێمەش لەوانەیە زۆرێکمان لەم سیفەتە و نزیک بین کە زیکری خوا بە کەمی دەکەین. ئیمامی ڕەبیعی کوڕی ئەنەس ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ علامة حب الله كثرة ذكره. بۆیە فەرمێ یەکێک لە نیشانەکانی خۆشەویستی خوای گەورە ئەوەیە کە زۆر زیکری بکەی. بەڵام ئێمە چونکە پارەمان خۆشەوێ زۆر باسی پارەکەین، دنیامان خۆشەوێ زۆر باسی دنیاکەین، ئافرەتمان خۆشەوێ باسی ئافرەتەکەین، ئافرەتان باسی پیاوانەکەن، باسی سەیارە ئەکرێ، باسی زەوی ئەکرێ، باسی نازانم چی ئەکرێ. ئێمە خۆشەویستی خوا لە دڵمانە زۆر لاوازە، ترسی خوا زۆر لە دڵمانە لاوازە، لە هیچ ناگەڕێتەوە کابرا. ئەمە یەکێکە لە نیشانەکانی سزای خوای گەورە بەسەر ئێمە و کاتێک کە ئێمە زیکری خوا بە کەمی دەکەین. چونکە ئەگەر خۆشەویستی خوا بەڕاستی لە دڵمانە بوایە، خوای گەورەمان خۆشبیویستایە، زیکری خوامان زۆر دەکرد. ئەزانی خوا چی دەفەرمێ والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. أو جنو پیاوانەی کە زیکر و یادی خوا زۆر دەکەن، خوای گەورە ئەجر و پاداشتێکی گەورە لێخۆشبوونێکی گەورەی بۆ ئەوانە داناوە. خوالیان خۆشە بێ ئەجر و پاداشتی گەورەشیان بۆ دەنووسێ و پاداشتیان بە گەورە ئەداتەوە چونکە زیکری خوایان زۆر کردووە ژنن یا پیاون. بەڵام ئێمە وەکو منافقەکان زۆر بەمان زیکری خوا بە کەمی دەکەین. تەنها مەگە کاتی نوێژەکان یا کاتەکانی تەلەبین هەر چەندێتان زیکری بایندان نەخوێناوە دەی ئەمە لە تەقواوە نییە، لە ئیمان زەعیفیوەیە. ئەوە سزای خوایە بەسەرمانەوە کە زیکری خوا بە کەمی دەکەین. ئەو زانە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی بۆ پیاوە مەڵێ خوای گەورە سزامانی نەداوە، هەست ناکەی بەرامبەر بە نەفست زۆر لاوازی، ئەمە سزای خوایە بەسەرتەوە. نەفست پێتاڵێ خراپە بکە بەسەر چاو، ڕابێرە بەسەر چاو، زینا بکە بەسەر چاو، جگەرە بخۆ بەسەر چاو، گوێ لە گۆرانی بگرە بەسەر چاو، سەیری فیلم کە بەسەر چاو، هەموو شتێک لە ژێر ئەمری نەفسی خۆتایی. خوای گەورەش چیت پێ ئەفەرمێ؟ نەخێر ئیلا مەگەر کەمێکی نەبێت. خوای گەورە دەفەرمێ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئەوەی نەفسی خۆی بگرێتەوە و لە خوا بترسێ جێگای بەهەشتە. گەورەترین جیهادیش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أن تجاهد نفسك وهواك في ذات الله. ئەوە گەورەترین جیهادە لە پێناو خوادا کە دژایەتی نەفسی خۆت بکەی لە پێناو خوادا. ئەو نەفسە پێت ئەڵێ بڕۆ زینا بکە، خیانەت بکە، تاوان بکە، تۆش لاوازی یەکسەر ڕێ بەسەر چاو بە قسەی دەکەی. بەڵام ئەمە سزای خوایە بەسەرتەوە کە نەفست زاڵە بەسەرتان نەک تەقواکە و ئیمانەکەت. ئەمری نەفست شەیتانە بەسەرتا زاڵە نەک ئەمر و فەرمانی خوای گەورە. ئەمە عقوبەی خوایە بەسەرمانەوە، هەمووی سزای خوایە بەسەرمانەوە، دڵمان ڕق بووبەتە بەرد، بەڵکو لە بەردیش ڕقتر. شاخەکان تحملی قورآن ناکەن، ئێمە هەر زۆر بەلامان ئاسایی، گوێ لە قورآنە گرین تەواوە، هەر تێکیش ناچین، هەر بەلامان دڵشمان داناچەڵەکێ، چونکە ئیمانەکەمان زەعیف و دڵمان خاپوور و وێران بووە.